کوردیزم ئیدئۆلۆژیەکی نەتەوەی ڕزگارکەرە بە پشبەستن بە پلان و استراتێژی نەتەوەیی هەوڵی یەکرێزی ناوماڵی کورد و دەستەبەرکردنی سەربەخۆیی کوردستان دەدات. کوردیزمەکان ڕاشیست و تونداژۆ نین، بەڵکو پێداگری دەکەن لەسەر چاند و ئابووری و مێژوو و داهاتووی سیاسی کوردستان و شۆڕشێکی فکری سیاسی کۆمەڵایەتی گژڕەهەندی کە کۆمەڵگای کوردستان وەک نەتەوەیەکی سەربەخۆیی خواست پێناسە دەکات و دەیسەپێنێت لەسەر ئەمری واقع و لە ئاستەم و جیهاندا. خاڵی زەوهەری کوردیزم ڕێنەسانسە و گەڕانەوەیە بۆ مێژوو ڕابردووی نەتەوەی کورد و ڕێبەری ئەو نەتەوەیە بە کەڵک وەرگرتن لە پێناسە و ئەرکی وڵات پارێزی واتە پاتریۆت و نەتەوەگەرایی واتە ناسیۆنالیزم هاوکار لەژێر ڕێنوێنیەکانی دیموکراسی تەوافقی لە گەژ ڕەهەندەکانی مافی تاکی خۆی و کۆمەڵگای کوردی ڕێک دەخاتەوە. کوردیزم بنەمایە و چەمکێکی داتاشراوی کوردیە لە پێناو ڕێخستن و بەهێزکردنی لایەنی نەتەوەی تاکی کورد و پراکتیزەکردنی لە بواری کرداریدا ڕێنوێن و هاندەر بۆ گەشە و پێگەیاندن و لایەنی پەروەردەی نیشتیمانی و ئاماژەیە بۆ مافەڕەواکانی کورد وەک هەوێن و شوناسی نەتەوەی کاری پێدەکرێت. هاوپەیمانی سەربەخۆی خوازانی کوردستان وەک داهێنانیشی سیاسی و دەستەواژەیەکی تاریفکراو لەسەر سێ بنەمای هێزی دیاریکردنی چارەنووس هەزرێ نەتەوەی و وڵات پارێزی کوردیزم وەکو چەمکێکی داتاشراوی کوردی لەسەر گۆڕەپانی خەبات و تێکۆشان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پلان و استراتێژی نەتەوەی و خاوەندارێتیکردنی لە هەزر و ڕێبازی پرسەروەری سمکۆی ڕێبەرمان بە ڕێنەسانسێکی فکری و ئیلهام وەرگرتن لە پێشەوای کوردان پراکتیزە دەکات.